حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژبەژنان هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژبەژنان لە سەرتاسەری کوردستان ڕاگەیاند. بەپێی ئامارەکان ڕێژەی توندوتیژی دژبەژنان لە هەرێمی کوردستان لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا بەراورد بە ساڵی ڕابردوو لە سەدا کەمی کردووە و هۆکاری سەرەکیش بۆ ئەنجامدانی توندوتیژی دژبەژنان تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەشێک لە دەستگاکانی ڕاگەاندن بووە. تادە لە سەرجەم توندوتیژەکان کەمی کردووە تەنها لە 20 بەسەرەوە ڕێژەی سکاڵا کار زیادی کردیە. دیارە ئەویش زیاتر هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تۆ لە ماوەی ئەم ساڵەدا ئەم دەمانگە هێڵی گەرمی بەڕێوەبەرهاتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی کارا بووە. ئەم هێڵە سەرجەم تاکانی خێزان سوودی لێبینیوە. دیارە 8334 کەس سوودی لەم هێڵانە بینیوە کە تۆ چەکت دانە ماڵی لەم کۆمەلگایە لە هەموو ماڵێ چەکی لێبوو زۆر ئاسان خۆی پێدەکوژی و پێشی دەکوژرێ و خاڵێکی تر نهاتووینە یاسای خراپبەکارهێنانی ئامریکانی تەکنۆلۆجی هەیە بەڵام خەڵک ئەو وشیارەی نییە لەسەر بۆیە تۆڕە کۆمەڵایەتیەکان سۆشیال میدیا تەکنۆلۆجیای تازە یەکێکە لە زۆربوونی توندوتیژی. پەرلەمانی کوردستان لە ساڵی 2011 یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی پەسەند کردووە بەڵام ئەو یاسایە نەبووتە هۆی کەمکردنەوەی حاڵەتەکانی توندوتیژی. سەرۆکی پەرلەمانیش دەڵێت یاساکە کەمکوڕی تێدایە بۆیە پێویستە هەموار بکرێتەوە. یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی ژمارە 8 ساڵی 2011 بە جۆرێک هەموار بکرێ کە لە ئاستی پێویستی ئەو دامەزراوە فەرمیانە بێ کە ئەرکی جێبەجێکردنی یاساکەیان لە ئەستۆیە و بە ئاشکرا باس لە کەموکوڕیەکانی دەکەن و هاوکات دەبێ لە ئاستی خواستی ژنان و ئازادی خوازانی هەرێمەکەشمانە بێ. ساڵانە بە بۆنەی ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژبەژنان لە هەرێمی کوردستان هەڵمەتی بەرەنگاربوونەوە دژ بەو حاڵەتە ڕادەگەیەندرێت بەڵام ئەو هەڵمەت و چالاکیانە نەبووەتە هۆی کەمکردنەوەی ڕێژەی توندوتیژیەکان دژبەژنان. تەنها 16 ڕۆژەکەی بەرەنگاربوونەوەکە من بەڕاستی بە هۆکاری نبینم کە ببێتە هۆکارێک بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژبەژنان. 16 ڕۆژەکە طبعاً من ناوی لێ دەنێم بەڕاستی عرضکردنی چالاکیەکان، ناوی لێ دەنێم زەقکردنەوەی بابەتەکە، ناوی لێ دەنێم ئاسیکردنی ڕەگەزی بەرامبەر لە هەندێک حاڵەتدا بەڵام مەفروزە لە 16 ڕۆژدا بۆ نمونە پلانی ساڵانە هەبێ بەرنامەی تۆکمەت هەبێ لەسەر دۆزی ژن و ڕۆڵی ژن و وشیارکردنەوەی کۆمەلگا و بەڕاستی گرنگە تۆ یاسای تۆکمەت هەبێ و هەموارکردنەوەی ئەو یاسانە ئەنجام بدرێ و حکوومەتیش مکەلەف بکرێ بۆ جێبەجێکردنی یاساکە. لە ساڵی 2007ەوە ساڵانە هەرێمی کوردستان لە 25 نۆڤەمبەر بە بۆنەی ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژبەژنان کەمپینی 16 ڕۆژە ڕادەگەێنێت بۆ چڕکردنەوەی کار و چالاکیەکان بە ئامانجی کەمکردنەوەی توندوتیژی جێندەری. بەڵام داتا و زانیاریەکان ئەوە دەردەخەن کە ئەو هەڵمەت و چالاکیانە ئامانجەکەیان نەپێکاوە. ساڵ لە دوای ساڵ ڕێژەی توندوتیژی دژبەژنان لە زیادبووندایە بە جۆرێک لە ماوەی ساڵانی 2010 تاوەکو ساڵی 2019 لە هەرێمی کوردستان نزیکەی 1000 ژن و کچ کوژراون یان خۆیان کوشتووە. ساڵی 2016 زۆرترین ژنی تێدا کوژراوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.